بینەرانی ئەزیزی کەناڵی کوردستان 24 و بەرنامەی نەرمەهێز دوای ماوەیەکی زۆر دووبارە سڵاوتان لێبێت. من یادگار فایقم، خۆشحاڵم لە ئەڵقەی یەکەمی بەرنامەی نەرمەهێز کە بە ئینگلیزی پێوترێ سۆفت پاوەر و بە عەرەبیش پێوترێ ئەلقووە ناعیمە لە خزمەتتانە بم. دیارە من کات دەرفەتم نادا ئێستا بۆتان ڕوون بکەمەوە مەبەستمان چییە لە نەرمەهێز، بەڵام بە درێژایی ئەڵقە جیاوازەکان بۆتان ڕوونەکەینەوە کە مەبەستمان چییە لە نەرمەهێز، چونکە ڕەنگە ئەم ناوە وەکو چەمک تا ڕادەیەک تازە بێ بۆ گوێی بەشێکی بینەری کورد. بەڵام هێندەتان پێڵم کە تەواوی وڵاتانی دنیا هەمیشە بە گرنگیەوە لە نەرمەهێز یان هێزی نەرم دەڕوانن. ئەم نەرم و هێز تا ڕادەیەک پێچەوانەی یەکترن، بەڵام لە وشەیە کە جێگەیان کراوەتەوە بۆ ئەوەی مانایەکی ئێجگار گرنگ ببەخشن. من لە ئەڵقەی یەکەمی بەرنامەکە وەکو هەمیشە بەڵێنتان بۆ دووپاتەکەمەوە وەکو یادگار فایق لەگەڵ هاوڕێیان و هاوکارانمە کە هەوڵە دەین باشترینتان پێشکەش بکەین. ڕێز لە ئێوەی بینەر بگرین، ڕێز لە مێشک و بیرکردنەوەی ئێوەی بینەر بگرین، ئەو تەوەرانە بخەینە بەردەست و بەرگوێ و بەرچاوتان کە شایستەیە بە کاتی ئێوە، ئەو پرسیارانە بکەین کە پرسیاری ئێوەن و دووپاتیشی ئەەکەینەوە کە هەرگیز ئەو کاتەی ئێوە ئەبن بە بینەری ئێمە، ئەوەی لە ناو عامی خەڵکە پێوترێت ڤی و ژمارەی بینەر بەکاری نەهێنین بۆ بەرژەوەندی کەسی، بۆ بازرگانی، بۆ هیچ بابەتێکی دیکە، بۆ هیچ ڕێکەوتنێک کە لە دەرەوەی بەرنامەکان ئەکرێت و لە ناو بەرنامەکانە بە شێوەیەک و ئاراستەیەکی دیاریکراو کارەکرێت. یەکێک لە گرنگترین نەرمەهێزەکانی تەواوی جیهان زمانە. ئێمە بۆ یەکەم ئەڵقەی بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ قسەکردن لەسەر زمانی دایک کە زمانی کوردیە بۆ ئێمە. ئەمانەوێت ئەو مەترسیانە بخەینە ڕوو کە ڕەنگە لە داهاتوودا ڕوبەڕووی زمانی کوردی ببێتەوە و ئەمانەوێت ڕوونی بکەینەوە کە ئێمە دژی ئەوە نین کەس بە ئینگلیزی قسە بکە و دژی ئەوەش نین کە کەس بە کوردی قسە بکە، بەڵام ئەمانەوێت هاوسەنگیە کە بێت لە گرنگی پێدان بە زمانی دایکمان کە زمانی کوردیە بەرامبەر بە زمانی ئینگلیزی، بۆ ئەوەی وەکو هەر زمانێکی دیکەی گیان 100 ساڵێکی تر 200 ساڵێکی تر نەڵێن زمانی کوردی زمانێکی مردووە، بۆ ئەوەی هەمیشە بە زیندوی بمێنێتەوە. من بۆ بەشی یەکەمی بەرنامەکەم بە سوپاسێکی زۆر زۆرەوە خێزانێک میوانمە کە پێک هاتوون لە دایکێک و خوشک و برایەک. ئەگەر ئێوە ئامادەین با پێکەوە پێشوازیان لێ بکەین. بفەرمونون. سڵاو دکتۆر، بەخێر بێن. فەرموون دکتۆر. لانۆ گیان فەرموو. لازیای عزیز فەرموو. فەرموون دانیشن. جێگەی لازیاش بکەنەوە. دکتۆر چنار عوسمان ئەم شەو لەم بەرنامە ڕاستە و خۆیە بە سوپاسەوە کاتی خۆی بە ئێمە بەخشیوە لەگەڵ کچ و کوڕە جوانەکەی ماشەڵڵایان لێبێ بۆ ئەوەی ئێمە کۆمەڵێک پرسیاریان لێ بکەین سەبارەت بە زمان. بەڵام با من باسی نەکەم وردە وردە بۆتان دەرەکەوێت کە مەبەستەکانمان چییە لە بانکردنی ئەم خێزانە ئەزیزە. دکتۆر چنارگەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم. ئێوە خۆتان کۆلێژی پزیشکیتان تەواو کردووە. پێم خۆشە بزانم یعنی ئێستا لە هەمان خێزانە بۆ نمونە ئاستی لازیاگیان بەراورد بە لانۆگیان لە زمانی کوردیە ڕەنگە باشتر، لەو لاوە لانۆ ئاستێکی بەرزتری هەیە لە زمانی ئینگلیزی. بۆ دایک و باوک ئەمە چ هەست و شعورێک دروست دەکات؟ طبعا من بەنسبەت لانۆ کە زمانی کوردیەکەی باشتنی ئەی زۆر هەوڵی لەگەڵم، یعنی پێم خۆش نییە کەوایە چکە زمانی دایکە ئێمە هەتا لە ماڵیشەوە کەسمان بەڕاستی بە زمانی ئینگلیزی قسە ناکەین هەر بە کوردی، بەڵام ئەوەی کە لە ناو هاوڕێکانەیەت و ئەچێتە دەرەوە دەسەڵاتی منانیە ڕێگرێ ناکرێت چکە کە ئەمان خوانێک گەگرن هەتا ئەمانش کە خوشک و برایان هەر بە ئینگلیزی قساکەن پێکەوە بە ئینگلیزی قساکەن، یعنی ئەوەش طبعا بۆتەوەی گرفتێک بەڕاستی لانۆ تۆزە زمانی کوردیەکەیە مشکلەی هەیە، ینی لە باشە. من ئەچم لەگەڵ بلانۆیە تۆزێ بە ئینگلیزی قساکەین و دوایی پێشتان ئەڵێم بۆچی بەمەبەست لەگەڵ لانۆیە بە ئینگلیزی قساکەم. So Lano, thank you very much. It's my pleasure to have you here tonight. Is it your first time on a TV station? Yes, it's my first time. Great. So
First of all, I want you to introduce yourself to the audience, to our viewers, so they know who are you. I'm Lano Ayat Fuad. I'm 15 years old. I'm from Cool Genius 2. And my mom's name is China and my sister's name is Lazia. Great. So tell me about your hobbies. For example, when it comes to a specific lesson, a specific class. Do you prefer a specific class Yes. more than another class, for example? For example, I prefer science and math more than Komalati or history. Social studies. Yes, social studies. Great. So what about Kurdish language? Do you like it? For example, do you want to use it when you read, when you speak, when you interact with your friends? Yes, I want to. But the thing is, there's not that much stuff that's Kurdish. Like there's not lots of channels are Kurdish or like things. So you want it. You want to watch more, for example, more shows, more programs, but it's not that we don't have a lot of them. Yes. Right. So thank you very much. ئەو مناقەشەیە کە لەگەڵ لانۆ کردمان بە زمانی ئینگلیزی بۆ ئەو بینەرانەی کە لە ئینگلیزی تێناگەن دڵنیام هەستێکی زۆر ناخۆشی دروست کە ڕەنگە هەندێکیان ئەگەر زۆر دڵڕەق بوو بێتن کۆنترۆلەکەیان هەڵگرتی بێت و کەناڵەکەشیان گۆڕی بێ بەڵام ویستم بەس ئەوە بڵێم کە ئێمە وردە بەرەو کۆمەڵگەیەک ئەڕۆین کە گەنجەکانمان داهاتوومانن یەکێکن لە گرنگترین و بە نرخترین سامانەکانی ئێمە وردە زمانی کوردی وەکو زمانی گفتوگۆ بەکار نایەنن لە نێوان خۆیان ئەوە تا من بە ئینگلیزی قسە لەگەڵ لانەوەکەم بە ڕێکوپێکی بەبێ وەستان بەبێ بیرکردنەوە بەبێ دوودڵی وەڵام مەداتەوە بەڵام دڵنیام گەر بە کوردی قسەی لەگەڵ بکەم بەو شێوەیە وەکو تێزاڵ نابێت لە قسەکردنە لازیاگیان ئێوە خوشک و بران لەگەڵ لانەوەیە هەمان خێزانن چۆنە تۆ کوردیەکەت باشترە زیاتر سێشتی کوردیەکەم و لەگەڵ هاوڕەکەمە کوردی زیاتر بەکارێن و باشە بەڵام کە لەگەڵ هاوڕێکانتی یعنی کاتێ قساکەن زیاتر ئینگلیزی بەکارێنن یان زیاتر کوردی بەکارێنن ئینگلیزی بەکارێن بەڵام کوردیش بەکارێنی زۆر نابەز هەر بەکارێنی تۆ باوڕەکان تەڵی کە پێویستە بۆ نمونە بە کوردی قسە بکەین پێیان ناڵێ لێرە بەنیازی پێیان بڵێ باجارجار بە کوردیش قسە بکەین بیرمان نەچێتەوە باشە ئەخوێنیتەوە هیچ حەزەکەی لە خوێندنەوەی کتێبی کوردی یان بەس ئینگلیزی خوێنەوە بەس ئینگلیزیە خوێنیتەوە لە کوردیە ینی سەیری چیەکەی زیاتر سێری هەڵقەوشتەکەم هیوێزکی تەکسی و ئەمانە بەس کەم زۆر نا بەڵام هەستە کرد بۆ نمونە دەیان کەناڵی یوتیوبی زۆر باشە بوایە کە بە کوردی شتەکانیان پەخش بکردایە و تۆش سوودت لیان ببینی بە زمانی کوردیش بەڵێ حەزمەکە شتانەوە بەڵام ئەو شتانە زۆر کەمن زۆر سوپاس دەکەم لازیاگیان هەر بژیت دکتۆر چنار بۆ نمونە لە ناو خێزانەکانە زۆر جار من گوێم لێ ئەبێ کە ئەم شەو ڕای کۆمەڵی خەڵکیشمان وەرگرتووە زۆر جارەڵێن با فێری کوردی نەبن زمانی کوردی چییە مناڵەکانمان فێری بێت با هەر فێری ئینگلیزی بن مستەقبەلیانەیە سبەینی ئەگەر ئینگلیزی بزانن دامەزرێن تەعین نەکرێن ئەم قسانە چەند گرنگە خێزانەکان ئەم شێوازە بیرکردنەوەیە گۆڕانکاری تیا بکەن من خۆم وەکو خێزانی خۆمان یعنی من ئەو بیرکردنەوەم نییە یعنی ئەم کە وایە خۆی زیاتریش لەبەرەوەی ئەمان هەردووکیان لە مەکتەبی ئینتەرناشناڵ بوون هەر لە بڵێن ئەم لە مەرحەلەی ڕەوزەوە بەڵێ هەر لە سەرەتاوە تازە یعنی تقریبا 2 ساڵ قسمەتە لۆکەڵ ئەویش لەبەر زیاتر زمانە کوردیەکە زیاترەوە تەئسیری ئەو اینجا لەگەڵیشە کە زۆر تەئسیری هەیە هەموو مناڵێکی ئێستا ئەم یاری ئەلکترۆنیانە یعنی مانە تەوان هەمووی ئینگلیزیە کە بڵێن تر کە لەگەڵ قسەکەن پلەیستێشنەکەن نازانم مەرەوەنی گوێم لێ هەمووی بە ئینگلیزیە یعنی ئەوە زۆر تەئسیرێکی سلبی هەیە لەسەر زمانەکە یعنی من بەڕای من ئێشتا ئەو زیاتر تەئسیرەوە لە مەکتەبەکان وەکو خۆتان بووە بەخەم لە لاتان کە زمانی کوردی وەکو پێویست گرنگی پێ نادرێت زۆر یعنی بۆ ئەم زۆر خەفەتی پێخۆم کە کوردەکەی یعنی وەکو بە کوردی لانۆگیان بۆ نمونە یعنی ئەگەر دوو کەس هەبێت بە ئینگلیزیەکی باش قسە بکەن کەسێک شەبێت بە کوردیەکی باش قسە بکە بەدەر لەوەی کە پێت خۆشە فێری کوردیەکی باشبی حەزەکەی زیاتر لەگەڵ ئەو دوو کەسەی قسە بکەیت کە بە ئینگلیزی قساکەن یانەوەی کە بە کوردی قساکەن بۆچی ئێوەی زمان حەڵی ئەمە ئێبێ بزانین ینی پێت خۆشە کە فێری زمانەکەی خۆ بی کە مەدەتەنی تۆیە زمانی دایکی تۆیە زۆر باشە لازیا پرسیارێکی دیکە تۆ هەوڵەدەی هاوکاری
لانۆ بکەیلەوەی کە کوردیەکەی باشتر بێ یا تۆ شەر بە ئینگلیزی قسەی لەگەڵاکەی بەنگلیزی قسەی لەگەڵاکەم باشە لانۆ پێی خۆشە بە کوردی قسە بکات تۆ بۆچی یارمەتی نایی لەو بابەتەیە وەڵا ئەو بە ئینگلیزی لەگەڵ ما قسەکە بە کوردی قسە ناکە یعنی بۆ نمونە کاتێک زۆر جار ئێمە کە کاتی خۆی لە بڵین کۆلێژی زمان بەشی ئینگلیزی بووین ئەمانوت کەی فێری ئینگلیزیە ئەبین پێیانەوتین ئەگەر فێر بوون یان کە خەوتان بینی خەوەکەتان بە ئینگلیزی بوو ئەوەی تر خۆناغێکی باشی فێربوونی ئینگلیزیتان بڕیوە یعنی زمان پەیوەستە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە هەستەکانی ئێمەوە باشە کاتێک کە تووڕە ئەبین کاتێک کە دڵمان خۆشە so I just want to ask you another question Lana when you express yourself when you are angry when you are I don't know in an emotional moment when you are happy how you express yourself do you prefer Kurdish or English again Well, it depends on the situation. Now, let's say I'm with my friends, I express myself in English more. with your friends کاتی لەگەڵ هاوڕێکانتی کە تووڕەش بن کە دڵیشتان خۆش بێ کە نوکتەیەکیش باس بکەن کە باسی شتێکی دیکەش بکەن هەر پەنابەنە بەر زمانە ئینگلیزیەکە دکتۆر چنار دیارە ئێمە کە لەم بەرنامەیە هەر مەبەستمان نییە خەمەکە بخەینە ڕوو مەبەستمانە حکوومەت وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا و خوێندنگە و قوتابخانەکان و خێزانەکانیش تێبگەێنین کە ئەبێ هەر هەمویان پێکەوە ڕۆڵێکیان هەبێ لەم بابەتەیە چونکە بابەتەکە بابەتێکی گرنگە ناکرێ پشتگوێی بخەین تۆ خۆت وەکو دایکێک پێت خۆشە بۆ نمونە ئەو خوێندنگەی لانۆی لێ ئەوەی لازیای لێ ئەوەی مناڵەکانمانی لێ بە شێوەیەکی گشتی ئەگەر 100% شان بەشانی ئینگلیزیەکە نەبێ 50% ئینگلیزیەکە گرنگی بە زمانی کوردی بدەن ینی ئەوەی کە بڵێن دایمە بەڕاستی وایەتە لە بە زیاترەوەی گوێ لە مامۆستاک لە گوێ لە دایکەکە ناگرێ ینی ئەو دەبرێت هاوڕێکانی لەوێن مامۆستاکان زیاتر تەسەڕێکم ئیستیفادی بڵێن کە بە زمانی کوردی قسە بکەنیان بۆ نمونە لە هاوینە داوایان لێ بکەن کە ئەگەر ساڵی داهاتواتنەوە بۆ دەوام ئەبێ ئەم چەند کتێبە کوردیەتان خوێن دەبێتەوە ینی وەکو شتێک ناچاریان بکەن ئەگەر بشکرێت ینی بە ناچاریش بێت ناچاریان بکەن چونکە دوجار ئەم گەنجانە کە گەورە بن بە کادرێک نازانم مامۆستایەکیان لێ دەرەچێت ئەندازیارێکیان لێ دەرەچێت پزیشکێکیان لێ دەرەچێت پۆلیسێکی هاتوو چۆیان لێ دەرەچێت بەرکەوتن و ئیشوکاریان بە تەواوەتی لەسەر لەگەڵ کوردایە ئەگەر زمانە کوردیەکەی وەکو پێویست باش نەبێت ڕەنگە کێشەیان بۆ دروست بکات من زیاتر لە کاتی ئێوە ناگرم ئەگەر هەر قسەیەکتان ماوە لە کۆتایی ئەم بڕگەیەمان پێم خۆشە پەیامی خۆتان ئەوە ینی زیاتر ئێمە هەر ئەوە ئەتوانین لەناو خێزانە زیاتر زمانی دایکەکە بەکار بێت من ملاحەزەم کردوە چەند خێزانی ینی وەکو شانازی پێوەکەن بە ئینگلیزی قسە ئەکەین بەڵێ وە خەمێکی گەورەیە ینی مناڵەکەم تەمەنی 5 ساڵە یان کەلیمە کوردی نازانێت بەڵێ وەکو شانازی باسیەکەن کە بڵێ ماوەنێ فاملێکمان هەمووی بە ئینگلیزی قسەکە داوایان لەیەکی لەو خێزانانە کە واز شانازیە گرنگە مناڵەکانمان ئینگلیزی بزانن عەرەبی بزانن هەموو ینی هەموو وڵاتێکە زمانی دایک پێش هەموو زمانێکە بێگومان من زۆر سوپاسان دەکەم دکتۆر چنار کاکە لانۆ لازیا خان لازیات تۆزێکی ویستی بەشداری نەکا بەڵام دوجار دڵی نەرم بوو کە بەشداری بێ لەم بەشەی بەرنامەکە بەشداریەکەت زۆر گرنگ بوو زۆر سوپاسان دەکەم ماندوو نەبن ئەگەر یارمەتیم بن من ئێستا ماڵاوای لێواکەم پێشوازی لە مناڵێکی دیکەکەم فەرمون دەستان خۆش بێ لازیاگیان زۆر ئازیێت دکتۆر گیان سەرچاوم لانۆ گیان ماندوو نەبی هەر بژیت دەستان خۆش بێ زۆر سوپاس من پێم خۆشە ئەوە بڵێم ئەگەر کامێرام لەسەر بێ کە ئێمە ئەم بەرنامەیەمان ڕیتمێکی خێرای هەیە جیاوازە پەیامیشمانەیە لە بەرنامەکە پەلەم مەکەن شاشەکە بەجێمە هەڵم جارێ زۆر شتی دیکەمان ماوە کە ئەم شەو لەم بەرنامەیە باسی بکەین میوانێکی خنجیلە و نازداری دیکە لێرە حازرە بە شانازیەوە میوانداری لە یەکەم هەناسەگیان هەناسە گۆران فەرموو هەناسەگیان فەرموو لەوێدانیشە بەخێر بێی ماشەڵڵات لێبێ ئەو جلانە کێ بۆ اختیار کردی
دایکم دایکت بۆ یاڵی بژاردی بەڵێ. هەر زۆر جوانە زۆر بەخێربی زۆرم پێخۆشە ئەم شەوەکو میوانێکی سەرەکی پێشوازی لە تۆکەم هەناسە تەمەنت چەنە 12 ساڵم 12 ساڵی بەڵێ. یعنی لە 6 دەرچووی بۆ حەوت بەڵێ زۆر باشە هەناسە لە ناوانەکانتە ینی بۆ نمونە کە کاتی دەرس خوێندن دێن بەڵێ چوانەیە کە ئەڵێن ئەو وانەیەمانەیە زۆر حەزت لێتی ئینگلیزی حەزت لە ئینگلیزیەکەیە زۆر باشە هەوڵەدەی ینی حەز ئەەکەی کە وەکو کوردیەکەت ئینگلیزیەکەشت باش بێت زۆر بۆچی پێت خۆشە ئینگلیزیەکەت باش بێت ئینگلیزی زمانێکی ئاسانە ئەتوانین زوو فێری بین و هەر کاتێک تەوێ ئەتوانین بەکاری بین لە شوێنە گشتەکانە بۆ منە هەر کاتێ زمانێک بەکاربێن تۆ لی تێگەی هەستێکی خۆشە باشە قەت بیرت لەوە کردوتەوە حەزەکەی لە داهاتووە ببی بەچی باڵە چی پزیشک حەزەکەی ببی بە پزیشک زۆر هەستەکەی ئەگەر زمانی ئینگلیزی بزانی لە بواری پزیشکیشە زۆر سەرکەوتوترەبی باڵە باشە چۆن هەوڵەدەی بۆ نمونە لە ڕێگەی مامۆستاکانتەوە هەوڵەدەی کە فێری ئینگلیزیبی یان بڵین خۆت هەوڵەدەی خۆمان ئەتوانی هەوڵدەین بە خوێندنەوەی چەندین کتێبی ئینگلیزی و چەندی بەرنامە ئینگلیزی ئەتوانین فێری باشە لە ناو کتێبە ئینگلیزیەکانە حەزت لە بوارێکی دیاریکراو هەیە یان زیاتر بۆ حەزت لە چیرۆکە حەزت لە زانستەکانە حەزت لە چییە حەزم لە چیرۆک و زانست چیرۆکەکانە زیاتر لەگەڵ زانستەکان باش بینەرانی ئەزیز ینی حەزم کرد ئەوەتان پێ بڵم ئامانجی ئێمە چی بوو میوانەکانی پێشوم بڵێن دکتۆر چنار و لانۆ و لازیا دیارە لانۆ و لازیا لە قوتابخانەیان لە خوێندنگەیەکی تایبەتن ئەوەی پێوترێت ئەهلی ئەم میوانم هەناسە لە خوێندنگەیەکی لە قوتابخانەیەکی گشتیە ئەوەی پێوترێت حکومی بۆی بزانین ینی ئەم جیاوازیە لە داهاتوە چ کاریگەریەکیە بێ هەناسە تۆ هەستەکەی کوردیەکی زۆر باشە زانی باڵە باشە بە کوردی شتە خوێنیتەوە بە هەمان شێوە ئینگلیزیەکە ینی وەکو یەگەیان خوێنیتەوە باڵە باشە چی بەو مناڵانە ئەڵەی کە تەنها حەزەکەن فێری ئینگلیزی بن زمانی کوردی زمانێکی دایکە زمانێکی شیرینە پێویستە زمانی کوردیەکەش زۆر باش بزانین هەستەکە ئەگەر یەکێک بەس ئینگلیزی کورد بێت باڵە گەر خۆی کورد بێت بەس ئینگلیزی بزانێت ینی لە داهاتووە کە ئیشێکە کات تووشی کێشە بێ ئیشەکە بۆی قورسە بێ ناتوانێت خەڵگڵی تێبگا ناتوانێت خەڵک تێبگەێنێ زمانی کوردی زمانێکی هینە گشتیە ئێمە لە وڵاتەکەی خۆمانە پێش باڵە ڕاستە باش لە ناو هاوڕێکانتانە ینی بۆ نمونە هاوڕێ دیکە شتەیە کە حەز بکە بە فێری ئینگلیزی بێ باڵە چیەکەن یارمەتی یەکترێن هەوڵەدەن بە ئینگلیزی قسە بکەن هەمووان پێکەوە بە گشت یارمەتیەکەین یارمەتی یەکترێن باڵە زۆر باشە پێم خۆشە ینی باسی ئەوم بۆ بکەی کاتێک تۆ بۆ نمونە سەیری ئەڵقەیەکەکەی سەیری درامایەکەکەی سەیری فیلمێکەکەی حەز لە گۆرانیە باڵە زۆر گوێ لە گۆرانیەگری هەنەجار باشە خۆت حەزت لێ گوێ لە چ گۆرانیەک بێت ئەگەر بەدەستی خۆت بێ کوردی باشە ئەی بڵێن لە ناو گۆرانیەکانە حەزت لە گۆرانیە تازەکانە یان حەزت لە گۆرانی کۆنەکان حەزت لە تازەکان تۆزە شادترە و گۆرانی زووش بڵاوە بێتەوە هەر هەفتە گۆرانیەکی تازەمان هەیە باشە ئەی هەست ئەزانی کە تۆ بۆ نمونە گوێ لە زمانی گوێ لە گۆرانی بگری بە زمانی ئینگلیزی یارمەتی دەیا لەوەی کە شێوازی خوێندنەوەکەت باشتر بکەیت چونکە تۆ ماشەڵا کوردیەکەت زۆر باشە بینەرانی ئەزیز ینی ئێمە دووبارە یەکەمەوە هانی گەنجەکانمان مناڵەکانمان مێر مناڵەکانمان دەدەین کە فێری ئینگلیزی بن و فێری کوردیەکی باشیش بن ناڵێن بەس فێری کوردی بن ناڵێن بەس کوردی و واز لە ئینگلیزی واز لە عەرەبی واز لە تورکی واز لە فارسی واز لە فەڕەنسی واز لە ئەڵمانی واز لە هەر زمانێکی دیکە بێنن ئێمە پێمان خۆشە ئێستا ناسەگیان ئەم شەو لەگەڵمانە کوردیەکی پارا و قسەکە ماشەڵڵای لێبێ بەڵام ئەڵێ هەوڵە بم ئینگلیزیەکەشم باشتر بکەم ئەمە چەند ساڵێکی دیکە ئەزانێت کە چەند سوودی بەخۆی گەیاندووە باشە هەناسە تۆ پێت خۆشە لە قوتابخانەکان مامۆستاکانی ئینگلیزی چی دیکەتان بۆ بکەن بۆی ئینگلیزیەکەتان باشتر بێت لە قوتابخانە حکوومیەت زیاتر وانەکان بە ئاشکرا هینکەن پێشکەش بکەن بە قوتابیەکان
باشە ئاگاداری کە گوگل زمانی کوردی زیاد کردووە باڵە ئاگاداری ئەوەی باڵە ینی ئێستا وەکو جاران نییە ئەمە کارێکی گرنگە هەرچەنە لە هەنگاوەکانی سەرەتایە بۆ نمونە لە داهاتوە ڕەنگە تۆ بتانی ئەگەر هیچیش لە ئینگلیزی تێنەگەی لە ڕێگەی ئەو وەرگێڕانی گوگڵەوە بۆ نمونە بیکەی بە کوردی دواتر سوودی لێ ببینی باشە پێم بڵێ ڕۆژەکانت چۆن بەسەرە ئێوە تەواو بڵین ماوەی قوتابخانە کۆتایی هات و ێستا لە پشون باشە ڕۆژانە بۆ نمونە کاتەکانت چۆن بەسەرە بێ حەزەکەم باسێکی ئەوە بۆ بکەین من چەندین کتێبە خوێنمەوە و هیوادارم قوتابەکانی تریژ وەکو من چەندی کتێب بخوێنەوە و سوودی زانیاریت لە کتێبەکان وەرەگری هیچ کتێبێکت لەبیرە بە ئەو کەسانە بڵێ کە ئێستا دانیشتون سەیریتەوەکەن بەشێوەیەکی ڕاستە و خۆ چیرۆکە پەپولە پەپولە مەبەستت گۆڤارەکەیە ئەوەی چەندین ژمارەی لێ بڵاو کراوەتەوە باشە چ کتێبێکت خوێندۆتەوە کە زۆر بەدڵت بووە مامجەلال ئەوەی دیداری مامجەلال مەبەستت سوودت لێبینی باڵە مێژوویەکی باش باشە کەواتە حەزت لە بابەتە مێژوویەکان و یاداشتوەوەی ڕەبتە بە مێژووەوە بەنیازی بڵین یاداشت و ئەوانەی کە مێژووی کەسانی دیکەشن بیخوێنیتەوە یان مێژووی گیانە مێژووی کەسایەتیەکانە هی بۆ نمونە هی ماندێلایە هی کەسایەتێکی دیکەیە کە زۆر زۆر گرنگە حەزەکەم زانیاریم لەسەر هەمیان هەبێ بۆ داڕۆژ گرنگن چەند کتێب هەیە تا ئێستا سێ چواردانم هەیە سێ چواردان ئەوە لای منیشەوە لەناوەم بەرنامەیە بەڵێنت پێدەم کە دە کتێبی زۆر زۆر باشت بە دیاری بۆ بێنم سپاس باشە باشە هیچ قسەیەکت ماوە نەخێر من زۆر زۆر سپاس دەکەم هەنا سەگیان زۆر زۆر سپاس کە ئەم شەو لە ستۆدیۆکە لەگەڵ من بووی زۆر زۆر دڵخۆش بووم کە میوانێکی ئەزیز و ژیکەڵەی وەکو تۆم هەبوو من تەواو هیچ پرسیارێکی دیکەم لە تۆ نییە و دەستت خۆش بەگیانی من دەستخۆشی بۆ خێزانەکەت و دەستخۆشی بۆ بەڕێوەبەری قوتابخانەکەت و دەستخۆشی بۆ تەواوی مامۆستاکانیش کە قوتابیەک و خوێندکارێکی جوان و نازداری وەکو تۆیان گەورە کردە هەر بژین ئەزیزان شاشەکە بەجێمەیەڵن هێشتا لە نیوەی بەرنامەکەین هەندێک ڤۆکس پۆپمان ئامادە کردووە پرسیارێکی سادەمان لە خەڵک کردووە هاوکارم ئارام بەختیار پرسیاری لە خەڵک کردووە و وەڵامی وەرگرتوەوە با بچینە لای ڤۆکس پۆپەکان دواتر دوو میوانی دیکەم هەیە یەک لە سلێمانی لە ستۆدیۆی سەرەکی ئەوی دیکە لە هەولێرەوە فەرمووی بەڕێی من هەست کەسەوە گەر زمانێ زیاتر بزانێت تاوان کەسێترە بەڵام ئەگەر کوردیەکەی خۆشمان حتمیان هەرە بێ بزانم بەڵام ئینگلیزیەکە احتیمامی زیاتر پێ بدرێ بە تاکید باشترە بە تاکید باشترە و هەتا ئەگەر بکرێ فارسیش و تورکیەکەش هەر بزانن باشترە لەبەرەوەی ئاج کەسێ زمانێ زیاتر بزانێت حساب کە کەسێت تریشە باشانی تۆ پشگیریەوەکی کە زیاتر فێری زمانەکانی دیکە بەنیان زیاتر گرنگی بە کوردیەکە بدرێت وڵی بەڕێی من کوردیەکەەوە زمانی دایکە حتمیە نەبێ بیزانێ بەڵام لەگەڵەوە عەرەبی و ئینگلیزیەکە و هەتا فارسی و تورکیەکەش ئەگەر احتیمای پێ بدرێ باشترە کوردی لە سایانەوەی کوردی اینجا زمانەکانی تر کوردی تر خۆی هین زمانی دایکەوە ترەوە خۆ کوردی ئەمە کوردی وایە ئێمە کوردین ئیتر دوایی فێری ئەنگلیزی فێری شتێبێتتر ئەم ڕۆژێش ئەگەر زبان نەزانیت لە هیچ تاعین نابیت مەسەن کۆمپانیاکە کابرا دو زمان سێ زمان نەزانێت یەکسەر وەرێگن کە کابرا هیچ شتێ نەزانێت چی وەرەگرێت بۆ مناڵەکانمان لە قوتابخانە زمانی کوردی وەلا ئەنرێ بۆچی برێ بدرێ بە زمانی بێگانە ڕاست ئەگەر هەر کەسی هەر چەند زمان بزانێ ئەوە ئینسانە تۆ ئەگەر چەند زمان بزانێ یعنی ئەوە مرۆڤی بەڵام بۆ لە قۆناغەکانی سەرەتایی خوێندنە زمانی کوردی وەلا بنرێ یعنی سا مناڵێک لە ماڵ و قسەی لەگەڵاکەی لە برێوڵە باشەڵە ئۆکەی هەر بە جدی ڕاستی جێی داخە وەڵی 100% وایە یعنی ئێستا لە ناو خێزانەکانە ئۆکەی هەلو های بای خەریکە سڵاویش نامێنێ وەیت ئەم شتانە زۆر زۆر بەکاردێت بۆیە دایکان و باوکان سۆری ئەوە هەر زۆر زۆر بووە سۆری
خەریکەی تر ماوەیەکی ترە بێت ئەوش زیاد بکەین بۆ فەرەنگی زمانی کوردی بەداخەوە یعنی دایکان و باوکان ئەگەر نیگەرانن ئەگەر تووڕن ئەگەر پەستن لەو ڕۆوە هیچ ناحەقیان نییە ئێمە بەدەست زۆر بابەتی ینی چۆن بڵێ داد و بێدادمانە بەدەست زۆر بابەتەوە ئێستا بەداخەوە جیاوازیەکی چینایەتی دروست بووە ڕەنگە کەسانێک بەوە خۆیان هەڵبکێشن ئۆتۆمبیلێکی وایان هەیە ڤێلایەکی وایان هەیە گەشتی فلانە وڵاتیان کردووە لە داهاتووە ڕەنگە وای لێ بێت خەڵک بڵێ من زمانی ئینگلیزی ئەزانم لەبەرەوەی تۆ نایزانی من لە تۆ موهیمترم گرنگترم من لە تۆ ئاست بەرزترم هیوادارم نەگەینەوە ئاستا خەمێکی لێ بخورێت ئێمە بە نەرمی بە نەرمەهێز قسەی لەسەرەکەین بەڵام زۆرمان لە دڵایە من لەم بەشەی بەرنامەکەم بە سوپاسێکی زۆر زۆرەوە یەکێک لە خەمخۆرەکانی زمانی کوردی میوانمە جەنابی پرۆفیسۆر دکتۆر شیران عومەر کە پسپۆرەکەی لە زانستی زمانە و میوانەکەی دیکەشم دکتۆر محەممەد قادر سعید کە پسپۆرە لە سیاسەتی زمان توێژینەوەیەکی لە هەفتەی ڕابردوو لە یەکێک لە کۆنفرانسەکان پێشکەش کرد من بە خێراتنی هەردوو لاتانەکەم سەرسەر و سەرچاوم هاتن هیوادارم ئاگادارم دکتۆر شیلان ئاگاداری لە بەشی یەکەمی بەرنامەکە بوو هیوادارم دکتۆر محەممەدیش هیچ نەبێت ئاگای لێ بوو بێ بۆی ئەوش قسەی لەسەری بێت دکتۆر شیلان بەدەر لە پسپۆرێکەکان بەدەر لەوەی کە مامۆستای زانکۆن بەڵام ناوە ئەبینین لەوە ناوەستی کە هیچ هەلێک لە دەست بدەیت بۆ ئەوەی خەڵک تێبگەێنی کە زمانەکەمان لە مەترسیایە وایە بەش یەکەمی بەرنامەکەت بینی حەزەکەم قسەی خۆتی لەسەر بکەی اینجا دێمە لای پرسیارەکان بەناوی خوا زۆر سپاس بۆ بەرنامەکەتان من ئەمەوێت بە پرسیارێک لە جەنابەت دەست پێ بکەم تا ناونیشانی بەرنامەکەت زمانی کوردی کێبڕکەی مانەوە وەک زمانی یەکەم کە ئەمە خۆی بەداخەوە ئارێشەیەکی گرفتێکە کە جانم قورس بکەنووسی ینی بەڕاستی زۆر قورسە ئەوە گوناحە زمانی نەتەوەیەک ببێتە ئەوەی کێبڕکێ بکە کە لە هیچ نەتەوەیەکانیە هیچ زمانێکی دایک بتوانێت زمانی دووهەم و زمانی سێم و زمانە بیانەکان کێبڕکەی لەگەڵا بکەن خاڵێکی تر بەداخەوە ئەگەر دقەتان نابێت لەم چەند ساڵی دواییە خولی فێربوونی زمانی دایکەکرێتەوە بۆ منداڵ لە ناو نەتەوەکەی خۆمانە کە ئەمە گەورەترین کارە ساتە بۆیە بەڕاستی زمانەکەمان لە مەترسیدایە دەرەنجامەکان ئەو کەتواری کەتیایەن ئەوەمان پێڵێت ئێمە سیاسەتی زمانمان نییە ڕاستە یاسای زمانە فەرمیەکانمان هەیە لە پەرلەمانی حکوومەت و لە هەرێمی کوردستانە بڵاو کراوەتەوە بەڵام بە هیچ شێوەیەک پرۆژە یاسایەکمان نییە بۆ سیاست و پلانی زمانی ئەو بڕیارانەی ئەدرێن بڕیاری دروست نین بڕیاری پێڕەوبەندانە نین پێیوەست بە زمانەوە هەموو ئەو هۆکارانەی کە ئەیان بینین کە ئێستا زمانی کوردی وا لێ کردووە کەوتبێتە ئەوەی کە کێبڕکێ بکە لەگەڵ زمان بە تایبەتی زمانی ئینگلیزی کە بەداخەوە ئەمەش لە ئەنجامی چەند هۆکارێک هاتوتەکایەوە هۆکارەکانە گەڕێتەوە بۆ جگە لە نەبوونی سیاست و پلانی زمانی لە هەرێمی کوردستانە نەبوونی بانکی زمانی نەبوونی ئەکادمیای زمانی نەبوونی بڕیارێکی دروست بۆ ستانداردی زمانی کوردی نەبوونی ئەلفبایەکی یەکگرتوو بۆ خوێندنی زمانی دایک لە پرۆسی پەروەردە و پێگەیاندنە نەبوونی زمانێکی پێڕۆبەندانە لە دەستگاکانی ڕاگەیاندن کە ئەمانە هەمویان بەڕاستی ئارێشیان بۆ زمانەکە دروست کردووە وای لێ هاتووە لەم ژاوەژاو و پاشاگەردن گاردانی زمانی دایکە هیچێک لە هۆکارەکان بکە کە خەڵک ڕوو لە زمانی دووەم و زمانی بیانی بکەن دکتۆر من لەگەڵ ئالان بڵێن پرۆدیوسەری بەرنامەکە چەند تێکستێکی بۆ ناردم وتی ڕای چێ لە سەرمانە وتم یەک تۆ سەبر کە لەسەر ئەم ناونیشانە نیشتینەوە با بڵێن زمانی کوردی کێبڕکەی مانەوە وەکو زمانی یەکەم ئێمە ڕەنگە یەکێک بین لەو کۆمەلگانەی کە خۆشبەخت و بەختەوەرین بەوەی کە زۆرینەیەکی باشمان گەنجە کۆمەلگەکەمان کۆمەلگەیەکی پیر نییە لە ڕووی پێکهاتەوە ئەم گەنجانەی ئەمە ئەیان بینین من ئەمڕۆ لەگەڵ بەڕێوەبەری یەکێک لە قوتابخانەکانی سلێمانیە قسەم کرد وتی ئێستا وردە خەریکە وای لێ دێت تەنها ئەمە لە قوتابخانە تایبەتەکانی لە قوتابخانە حکومی و گشتیەکانیش گرنگیدانی نەک ئێمە قوتابخانەکە هەر مناڵەکە خۆی لەناو خێزانەکە بە زمانی ئینگلیزی گرنگیدانێکی زۆرە بۆیە ئێمە ئەگەر سێری 100 ساڵی تر بکەین زمانی کوردی بەم دۆخەی ئێستاوە کە خۆت لە سەرەتای بەرنامەکە بینید بەرەوکوێ ڕوات ئەمە یەکێشەکە من حەزەکەم ڕەئی دکتۆر محەممەدی ژوەر بگرم بۆی وردە وێنەیەکی گەورەمان بۆ دروست بێت
لەسەر خەمەکە. دکتۆر محەممەد سڵاوت لێبێ سوپاس بۆ ئەوەی کە دەرفەتت پێداین بڵین لەم بەرنمەیە حزورت هەبێ. لە هەفتەی ڕابردوو لە یەکێک لە کۆنفرانسەکان من دانیشت بووم جەنابتان توێژینەوەیەکتان پێشکەش کرد لە توێژینەوەکەیە دیارە پەیوەست بوو بە کۆلێژی یا کۆلێژە پزیشکیەکانەوە بەگشتی بەڵام خەمەکەی جەنابتان خەمی زمان بوو. بۆچی ئەو توێژینەوەیەتان هەڵبژار بۆ ئەو ناونیشانەتان هەڵبژار بۆچی بڕیارتاندا لەسەر ئەو بابەتە ئیش بکەن؟ دکتۆر محەممەد نازانم جەنابتان گوێتان لە منە دەنگی من بە باشیە گاتە لایەوە دکتۆر محەممەد دەنگی من دێت دکتۆرگیان دکتۆر ئەگەر دەنگم ئەگات بەڵەیەکم بۆ بکە بۆی پرسیارەکە دووبارەکەمەوە باشە دێمەوە لای دکتۆر تاوڕێیان ئەو کێشەیە چارەسەرەکەن دیارە ئەم شاشە سکرینە ئەم شاشە درێژەش کە ناومانەتە ناو بەرنامەکەەوە بۆی بڵین کە کاریگەری مۆبایل چەند لە سەرمانە بێت لە هەموو شوێنێکە بێت بەڵام دەنگی دکتۆر محەممەد ناگاتە لایەمە هاوڕێم زیاتر لە شاشەی مۆبایلەکەمەوە گوێبیستە بم بەڵێ بەڵێ کاگات گوێویستی جەنابەت نیم وەڵاهی زیاتر لە باشە ئێستا دەنگی من باشە لە مۆبایلەکەمەوە گوێویستی جەنابەتم وڵی جا دکتۆرگیان ئەبێ ڕێگەیەک بدۆزینەوە چارەسەری بکەین تازە لێمان قەوماوە چی بکەین باشە دێمەوە تا دەنگەکە بە ڕێکپێکیە گاتە لای دکتۆر محەممەد دکتۆر شیلان من ئەمڕۆ لە جێگەیەک بووم هاوڕەیە گوتی دوو مناڵمەیە لە ماڵەوە یەکێکیان لە مەکتەبێکی حکومیە دووبارەیەکەم و ئێمە بانگەشە ڕێکلام بۆ هیچ کام لە نە مەکتەبە حکومیەکان نە بۆ مەکتەبە تایبەتەکان ناکەین خەمێکە و باسیەکەین یەکێکیان لە مەکتەبێکی تایبەت و ئەهلەیەکیان لە مەکتەبێکی حکومیە وتی ئەوەی لە مەکتەبە حکومیەکەی ئاستی زمانی ئینگلیزی بێحەد لە خوارەوەیە وە زمانە کوردیەکەشی ڕەنگە وەکو پێویست نەبێ بەڵام ئەوەی لە ئینگلیزیەکەیە لە هەموو ڕوویەکەوە هەرچەندە تەمەنی کەمترە بەڵام لە پێشترە لە مامەڵەکردنە لە زمانی قسەکردن و هەموو بابەتێکە ڕۆڵی خێزانەکان لەکوێیە لەم بابەتەیە پێش ئەوە پرسیارێکە دووڕژاند کە ئایا لە 100 ساڵی داهاتوە زمانی کوردی بە چه عقارێکە ڕوات تاوان نزیکەی 7000 زمانی زیندوو ئێستا لە جیهانە هەیە بەپێی توێژینەوەکان کە لە بواری مرۆڤناسی و زمانناسیە کراوە لە 2100 واتە نزیکەی 78 ساڵی ئایندا لە 150 ئەو 6000 زمانە 6000 زیادە زمانە لە ناو ئەچێ ئەمە بە توێژینەوە بە بابەتێکی زانستی و سەلمێنراوە دیڤید کریستاڵەیە ئەو 100 ساڵە 1200 مانگەکات واتە 2 هەفتە جارێک زمانێک ئەگەر هەیە لە ناو بچێت بۆیە ئەرکی پاراستنی سەرەکی ئەو زمانە و گەیاندنی لەنەوەیکەوە بۆنەوەیەکی ترگەنجە کە جەنابەت ئاماژەت پێدا کە خۆشبەختانە ئێمە نەتەوەیەکین گەنجمان زۆرە بەڵام بەداخەوە ئێمە ئەو گەنجەمان ئاراستە نەکردووە ئەم گەنجەمان گۆژ نەکردەوە بە زمانی دایک بۆیە ئەبێت زۆر ئاگامان لەوە بێت کە گەیاندنی زمان تەبغان ئێمە بەداخەوە لە زمان خۆی تێنەگەشتون زمان بوونمانە زمان ڕەسانایەتی و فەرهەنگ و دنیابین و تێفکران و نەتەوە و ناسنامە و هەموو شتێکی ئێمە لە زمانەکەمانە هەر کاتێک زمانێک بمرێ نەتەوە کەش ئەمرێت بۆیە کە ئەم زمانە نەتوانرا بە دروستی بگەێنرێت بۆ نەوەکانی تر بە دڵنیاییەوە هەموو ئەو شتانە لەگەڵیا لە ناو ئەچن هەر ئێستا گەر بڕوانی سەیری ئێران بکەین سەیری تورکیا بکەین سەیری باشووری کوردستان بکەین لە پێش نەوەتەکان خەڵک بەدزیەوە گوێی لە گۆرانیەکی لەسەر کاسێتێک شریتێک حەمە جەزاگرت ئێستا لە ئێران لە تورکیا چەند تامەزرۆن کە لە هەموو بوارەکان ئەم زمانە بەکاربێنن کەچی ئێمە ئازادین لە بەکارێنانی خەریکە وردە یعنی سزای زمانەکە دەین لەو دوورەکەوینەوە دڵنیایەوەژەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەو پەروەردەی کە ئێمە هەمانە ئەو حکومڕانی کە ئێمە هەمان بووە پەیوەست بە زمانەوە سەر خاڵی دووهەم کە ئاماژەت پێدات کە خێزانەکان چەندێک بەرپرسن بە دڵنیاییەوە دایک لە ناو خێزانە و خودی خێزانیش بەرپرسیاری یەکەمین لە پرۆسی زمان پژانی مناڵ چونکە
منداڵ لە تەمەنی کۆرپەلەی کە لە سوی دایکێتی پرۆسی زمان پژانی دەست پێ ئەکات ئەوە نیە ئێمە وابزانین تر کاتێکەکەوێتە گڕوگاڵکردن کاتێکەوێتە پژانی وشەکانی یاخود دەربڕا و ڕستەکانی نەخێر لە قۆناغی کۆرپەلەی و لە منداڵ زمانی ئەپژێ بە زمانی دایک بۆیە ناوی ژنراوە زمانی دایک بۆیە ئەبێ ئاگاداری ئەوە بین ئێمە هەڕەمەکیانە هاتوین مامەڵەمان لەگەڵ زمانی ئینگلیزیش کردووە لەگەڵ زمانی کوردیش کردووە یعنی ئەو دایک و باوکەی پێی وایە کە منداڵێکی ئەگەر دوو ڕستە زمانی ئینگلیزی بزانێ ئەوە بە پراوپڕی فێری زمانی ئینگلیزی بووە بەداخەوە ئێمە منداڵمان لە هەردوو جەژنەکە کردووە کۆوترێ نە کوردیەکە باش فێر بووە نە ئینگلیزیەکەش باش فێر بووە بۆ چونکە بەڕاستی منداڵ خۆنەویستانە و زگماکیانە وشە لە دسکی دایکاوەرەیە خۆدایکی بە زمانی ئینگلیزی قسەی نەکردووە من دێمەوەلا بۆی زیاتر لەسەر و بابەتە قسە بکەی دکتۆر محەممەد سڵاوت لێبێ ببوورە هیوادارم ئێستا دەنگی من بەباشی بگاتە لای جەنابتان هەفتەی ڕابردوو لە یەکێک لە کۆنفرانسەکان لە یەکێک لە خۆڵەکان دانیشت بووم بە خزمەتی جەنابتان گەیشتم کە توێژینەوەیەکتان ئەنجامدا بوو توێژینەوەکە تایبەت بوو بە زمان من هیچی لەسەر ناڵێم با پێشت نەکەوم پێم خۆشە بزانم بۆچی لەم کاتەیە جەنابتان ئەم ناونیشانەتان هەڵبژار بۆ توێژینەوەکەتان و بۆچی وەکو خەم باستان کرد کە ئەبێت لای لێ بکرێتەوە ئەبێت خەمی لێ بخورێت بابەتی زمان و زمانی دایک و گرنگیدان بە زمان و بە تایبەت لە کۆلێژی پزیشکی یا کۆلێژە پزیشکیەکان بە شێوەیەکی گشتی ئاوڕێیان ئێمە گوێمان لە دەنگی دکتۆر باشە بەڵێ دکتۆر فەرموو دووبارە داوای لێبوردنەکەم دیارە ئەم کێشەی هەر چارەسەر نەبوو بەداخەوە دکتۆرگیان زۆر ببوورە ئەبوو برادران پێشوەختە خەمیان لێ بخواردایە دکتۆر شیلان بۆچی دایک بزەبت یعنی بۆچی جەختت کردەوە لەسەر دایک ڕاستە پێوتری زمانی دایک و ئاشزانین کە تا تەمەنێکی زۆر تەنانەدا و فترێشی لە هەناوی دایکایەتی ڕەنگە هەرگوی لە دەنگی دایکی زیاتر دایک تێگەشتووە لە ڕۆڵی خۆی لەم بوارەیە بەداخەوە لای ئێمە لە ئاستی پێویستانە چونکە ئەگەر بزانێت پرۆسی زمان پژانی مناڵ قۆناغەکانی چۆنن گەشە سندنی چۆنە چه ڕۆڵێکی هەیە چ کاریگەریکی هەیە لەسەر پرۆسەکانی گەشەکردنی بایۆلۆژی مناڵ هەر لە ڕووی دەمارزانیەوە هەم لە ڕووی دەرووناسیەوە هەر لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڕاستی زۆر هەستیارتر مامەڵی لەگەڵا کرد ئێمە لە ژینگەی خۆمانە بە وەکو ئەوترێ بە چاوی خۆمان بینیومانە ئەو مناڵانەی کە دایک و باوکەکانیان و بە تایبەتی دایکیان ئاستی هۆشاریان لە ئاستی پێویستانە بووە پەیوەست بە زمان پژانی مناڵەکەیانەوە زۆر خۆشحاڵ بوون بۆی کە مناڵەکەیان تەمەنی 3 ساڵ بێت و فێری زمانی ئینگلیزی بێ کەواتە دکتۆر شیلان دایک و باوکەکە ڕۆڵیان هەیە لە هاندانی مناڵەکانیان بۆ ئەوی بە ئاراستی زمانێکی دیاریکراوە بەڵێ بە دڵنیاییەوە چونکە منداڵ کە دێتە دنیاوە هیچ شتێکی پێ نییە ئێمە پێبەخشین هیچ شتێک نە ناسنامە نە نەتەوە نە ئاین نە کولتور هەموو شتێک کە هەیەی لە ژینگەکە و لە خێزانەکەی وەریەگرێت لەبەرەوە دایک و باوک بەرپرسی یەکەمن لەوەی کە چۆن بتوانن ئاراستەی ئەم مناڵە بکەن بە ئاراستەیەکی دروست زمان بریتیە لە ئەو ڕاڵەی لەو کەناڵەی کە خودی هەموو شتەکانی ژیان بە مناڵ ئەگەێنێت جا ئێمە ئەگەر هاتوو زمانی مناڵمان گۆڕی شێوازی بیرکردنەوەیە گۆڕین جۆری بیرکردنەوەیە گۆڕین کێشەکە لەوایە بێگومان قسەیەک ببوورێت خوا قسەش لەسەرواکەین کە کەسایەتی ئینسانەکان بە گۆڕینی زمانەکەشە گۆڕێت پاڵیان دیارە یەکەم ئەڵقەیە بینەرانی عەزیز لێمان قبولکەن کە هەندێک کێشەی تەکنیکیمان هەیە لە ستۆدیۆی سلێمانین بۆ یەکەم جار بەرنامەیەک لە ماستەیە پێشکەشەکرێت دکتۆر محەممەد نازانم ئێستا جەنابتان گوێتان لە منە بەڵێ الحەمدولیلا بەڵێ زۆر چاک باشە نازانم پرسیارەکەی منتان بیست ئەگەر قسەکانتان بکەن ببوورە زۆر ببوورە بەڵێ بیستم بۆی بە باش زانم یەکسەر بچمە سەر تەوەری بابەتەکە مامۆستاگیان ئەوەی باست کرد بڵێ ئەوەی باست کرد توێژینەوەیەک بوو لەسەر کارلێک لە نێوان زمان و بواری پزیشکی بەڵام بە باشتر ێزانم کە باس لە توێژینەوەیەکی تر بکەم کە پارساڵ هەر لە هەمان کۆنفرانسا پێشکەشم کرد ئەویان تایبەتتر بوو بە بواری کە ئێستا جەناب قسەی لەسەرەکەی
لەسەر سیاسەتی زمانی خێزانی و هەڵبژاردننی بڵین سکول لانگویج چۆیس هەڵبژاردننی زمانی قوتابخانە بوو. لەوێدا بە وردی باسم لە دیاردەیە کردبوو. دیاردەکە بریتی بوو لەسەر هەڵدانی نەوەیەک. ئەو نەوەیە تەواو شارەزا بە زمانی دووەم کە زمانی ئینگلیزیە و تەواو نامۆ بە زمانی دایکی. ینی با بڵین مەترسیەکم خست بۆ ڕوو. ئەو مەترسیە نازانم بەرپرسان ئەوانەی کە لەو بارەدا ئیشەکەن مەفروضایە پێویستە زۆر بە زەقی زۆر بە گەرمی ئیشی لەسەر بکەن وەک لە وڵاتاندا هەیە. ئەوەی کە جەنابیشت ئاماژەت پێدا ئەوەی بواری پزیشکی ئەویش بە هەمان شێوە ئاماژەدانە بە بڵین هێنانە پێشی نەوەیەک کە سبەی ڕۆژە بن بە دکتۆر ئەوانە لەگەڵ ڕێز و حورمەتم بۆیان بەڵام بەهۆی ئەوەی کە زمانی وانەوتنەوەیان ئینگلیزی بووە بە حکومی ئەوەی کە ئەوان بۆ خۆیان لە قوتابی هەرە باشەکانی قوتابخانە ئەهلیەکان باڵێنن نەن گڤەرمنتەڵیان باڵێن ناحکومیەکان دەرچوون تەنانەت حکومیەکانی شەڕ زیاتر بایەخیان بە زمانی ئینگلیزی داوە کەوا بە زمانی ئینگلیزی بۆ تا هەموو شتێک بەلایەنەوە سبەی ڕۆژ کە دەرەچەن کە دا ئامەزرێن بۆی هەیە کێشەیان بۆ دروست ببێ. جا وەک جەنابیشت ئاگادار بووی ئاماژەم بە نمونەیە کرد لە ئەڵمانیا ئافرەتێک دکتۆرەکان با بڵین نەشتەرگەری بۆ ناکەن. ئافرەتەکە تورکە بۆی ناکەن چکم ئەو ئافرەتە زمانی ئەڵمانی نازانێت. ئیتر نەزانینی زمان مەترسی لەسەر ژیانی دروستەکە. ئەخرەوان زمانی خۆیان سیاسەتی زمان دێتە پێش. بەڵێ وایە جا ئەوەی کە دکتۆرەش ئاماژەی پێدا لەسەر ئەوەی کە بەڵێ 6,000 زمانە تا 7,000 زمان هەیە ئێستا باسەکەن کە بە 100 ساڵی کە لەوانەیە 250 تا 300 زمان بمێنێ. ئەمە ئاماژە بە نمونەیەتر بکەم لە سەرەتای 2020 کۆمپانیایەکی گەورەی بەرهەمهێنانی میدیا فیلمێکی دۆکیومنتاری کرد لەسەر 500 زمان. ئەو 500 زمانە کە لە مەترسیدا بوون یەکێ لەو 500 زمانە ئەوەی جێسەرنج بوو ئەوە بوو کە زمانی سۆرانی خۆمان بوو. زۆر بەڕاشکاوی ئەیوت ئەو زمانە لە مەترسیدایە بەڵام خۆشبەختانە بە هەوڵ و هیمەتی ئەو کۆمەڵە گەنجەی کە لەو ماوەیەدا ئیشیان لەسەر داخڵکردنی شێوەزاری سۆرانی کرد لە گوگڵە تا حدێکی بژانەوەیەک دروست بوو. ڕێزی بێپایانمان بۆیانەیە. دکتۆر من پێم خۆشە هەر بۆ بینەرانیش من و تۆ لابەلا پێکەوە گفتوگۆیەکمان کرد با بینەرانیش ئاگاداری ئەو گفتوگۆیی نێوان من و تۆ بن هەفتەی ڕابردوو. دکتۆر شیلان دکتۆر باسی لەوە کرد ینی وەکووتمان ئەوانەیە چنە کۆلێژی پزیشکی گشتی یان بەشە پزیشکیەکان بە شێوەیەکی گشتی لە ڕووی نمرەوە نمرەیان بەرزە لە ڕووی شارەزاییەوە ڕەنگە پاشخانە با بڵین زانست و زانیاری و معریفیەکانیان ئینگلیزی بێت بەرکەوتنیان لەگەڵ هاوڕێکانیان زمانی گفتوگۆیان چوونە دەرەوەیان کافتریایان نان خواردنیان چاتیان هەمووی بە زمانی ئینگلیزیە دێتە کۆلێژی پزیشکیش ئەو چەند ساڵە زۆرە دیسان بە زمانی ئینگلیزی. دکتۆر جەنابی دکتۆر باسی لەوە کرد کە یەکێک لەو کێشانەی یاخود یەکێک لەو خەمانەی کە ڕوبەڕووی ئەم پزیشکە بەڕێزانە ئەبێتەوە بەتایبەت لە ساڵانی سەرەتایە کە لە دوورە دەرەوەی شارەکان دائەنرێن ئەوەی وەکو پێویست لە چارەخوازەکانیان لە نەخۆشەکانیان تێناگەن. دکتۆر لەو ڕۆوە جەنابەت چ قسەیەک تەیە کە ئەمە مەترسی دروستەکە لەوەی کە ئەو نەخۆشانە ئەو چارەخوازانە چن بۆ لایەن پزیشکە بەڕێزانە ڕەنگە بەداخەوە وەکو پێویست چارەسەر نەکرێن چونکە لە خەمەکەیان لە ئازارەکەیان تێنەگەیشتون یا لەو شتە تێنەگەشتون کە بە زمانێکی کوردی پارا و قسەی پێیەکرێ هێشتا لە هەندێک ناوچەی کوردستان. بەڵێ وەک ئاماژەم پێدا بەڵێ بەسەرهاتی شەیە بەڵێ نمونە هەیە. فەرموو. بەڵێ بۆ من بگوم مامۆستادگار. فەرموو دکتۆر گیان تکایە فەرموو دکتۆر محەممەد. بەڵێ نمونەیەکم هێناوە نمونەیەکم هێنایەوە لەسەرەوەی کە بەڵێ دکتۆرێکی تازە دەرچوو لە دەوروبەری قەڵاتزێ لە یەکێک لە گوندەکان بە حکمی ئەوەی کە شێوەزاری پشدە تێن ئەگەیشت وەک پێویست لە کاتی پێدانی دەرمان و شتا دوای وەرگرتنی هیستری باڵێن گوێگرتن لە نەخۆش نەیزانیوە نەخۆشەکە بە وردی چی کێشەیەکی هەیە بۆیە بۆ خۆ نەجاتدان و ڕزگارکردن لەو باڵێن لەو بارودۆخە دەرمانێکی ساد و ساکاری پێداوە کە باڵێن کاریگەری نەرێنی نەبێت لەسەری وەکو پاراستامۆڵ و ئەوانە وەکو عەرزم کردی بڵێ شتیوا ڕووەدا جا باشتر وایە دکتۆر
تەواو شارەزا بێ بە شێوەزار بە زمانی کوردی باش ئێوە ڕاستپاردەتان چییە بۆ کۆلێژە پزیشکیەکان ینی چارەسەر چییە ئێمە بەس باباسی خەمەکە نەکەین ئەبێ چی بکرێت بڵێ بەڵێ وەک بڵێ هەرچەندە دکتۆر ئاماژەی پێدا کە بەڵێ سیاسەتی زمان نییە بەڵام هەر هەوڵێک کە ئەدرێ هەر پێشنیارێک کە ئەکرێ ئەوانە دەستنە قاڵبی سیاسەتی زمان بۆ نمونە یەکێ لە قوتابیانی یەکێ لە قوتابخانەکانی هەولێر قوتابخانەی ژیار پێشنیاری ئەوەی کرده بوو کە ئەگەر بکرێ هەر 6 ساڵەکە زمانی کوردی یان کوردۆلۆژی ئەمە پێڵین کوردۆلۆژی ڕەنگە کوردۆلۆژیەکە کە مێژووی لە کۆلێژی پزیشکی دکتۆرمان هەیە عەرەب دکتۆرمان هەیە بۆی زمانی کوردیەکەیان باش بەڵێ هەر ئینگلیزیەکە نەبێت بەڵێ پێویستە چکە وەک ئاگدار بم لە چەند هەفتەیە زیاتر تێناپەڕێ کە کوردی خوێنن ئێمە فۆزوای ئەوە کەسبەی ڕۆژتە خەڕۆجەکات دەرەچێت تەواو شارەزا و کارامە بێ لە زمانی کوردیە چکە مامەڵەکردین لەگەڵ خەڵکی کووردە بەڵێ من زۆر سپاس دەکەم دکتۆر سیاسەتی زمانە بێ پێویستە بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆر شیلان دیارە پاوڕیان پێمەڵێن وردە بەرنامەکە کۆ بکەمەوە ئێوە لەو ڕۆوە پێشنیازی چیەکەن ینی چ بۆ لایەنە حکوومیەکان چ بۆ خوێندنگەکان چ بۆ کۆلێژە پزیشکیەکان کە دکتۆر باسی لە خەمێک کرد کە خەمێکی یەجگار گەورەیە ینی چۆن گرنگیدان بە زمانی دایک کە زمانی کوردیە بە نسبەت ئێمەوە ببرێتە قۆناغێکەوە لە قسە دەربچێت ئێمە 2 ساڵە لە زانکۆکانی هەرێمی کوردستان هەموو بەشە کوردیەکان بەشداری کۆنفرانسەکانی وەزارەتی پەروەردە ئەەکەین چونکە بەڕاستی ئەمە پێیوەستە بە فەلسەفەی دەسەڵاتدارێتیەوە بۆ زمان بە فەلسەفەی وەزارەتی پەروەردەوە بۆ چۆنێتی پەروەردەکردن بۆ جێبەجێکردنی یاسای زمانە فەرمیەکان لە هەرێمی کوردستانە کە ئەبێ خوێندنی منداڵ لە دایانگەیەوە هەتاوەکو زانکۆ خوێندنی باڵا ئەبێ بە زمانی کوردی بخوێنێ کە بەداخەوە ئێمە ئەوانەمان بەرجەستە نەکردووە ئێمە یەک کێشەمان هەیە لە ناو وەزارەتی پەروەردەیە هەتا ئێستا زمانی فێرکردن و فێرکردنی زمانی لە یەک جیا نەکردوێتەوە بە هیچ شێوەیەک لە هیچ شوێنێکی دنیاە ئەمە یاسایە بە پێی بڕیاری نەتەوەی گرتوەکان بە پێی یاسای زمانەکان کە بۆ زمانی دایک بە تایبەتی دانراوە ئەبێ زمانی فێرکردنی هەموو منداڵێک زمانی دایکی بێ بەڵام فێرکردنی زمان شتێکی جیا و ئەویان ئارەزومەندانەیە ئێمە بەداخەوە هاتوین تێکەڵێکمان کردو لە نێوان ئەم دوانەیە ئەمە کێشەکەی دروست کردووە خاڵێکی تر کە بەداخەوە 8 زانکۆ یەکەمینەکان لەسەر ئاستی جیهان 6یان بە زمانی دایکە خوێنن یعنی تا ئێستا لە ماوەی 30 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستانە نەتوانراوە ئێمە پرۆگرامەکانی زانکۆکانمان بکەین بە زمانی کوردی کە بەداخەوە ئەمە گەورەترین کێشەیە پێشنیازێکی تر کە کردومانە ئێمە بە نامەی ماستەر نامەی ئەکادمی ماستەر و دکتۆرا بە توێژینەوە پێشکەشی وەزارەتی پەروەردەمان کردووە بەس بەدڵنیاییەوە کە شتا ئاستی یاداشت شەڕکردن ئەومان کردووە کە ئەمەی کە ئەکرێت هەڵەیە کە بەرپرسیارەتێکی نەتەوەی فەرهەنگی کۆمەڵایەتی بنیاتی کەسێتیە لەسەر تاکەکانمان کە هەمومان بەرپرسیارینتیایە ئەبێ بەڕاستی وەزارەتی پەروەردە ئێستاش وەکوڵێ فریا بکەوێت ئەگینا ئێمە بمانێت و نەمانەوێت نەوەیەک لە دەست ئەدەین کە نەمانتوانێت بە زمانی دایک گۆشەیان بکەین خاڵێکی تر کە زۆر گرنگە و ئێمە پێشنیازمان کردووە ئەوەیە لە جاتی خوێندنی زمانی دووهەم و سێهەم لە بەتایبەتی بە پێی بڕیارێنێتەوە گرتوەکان منداڵ ئەبێت تا تەمەنی 10 ساڵی بەس بە زمانی دایکی بخوێنێ ئێمە ئاڵین بۆ دەوڵەمەندکردنی زمانی دایک با فێری شێوەزارێکی کەین دایەنگە و بە ئینگلیزی دەست پێ لە بەخشی ساوایان و بە ئینگلیزی دەست پێ پەلەیەتی بە ئینگلیزی مناڵەکەی قسە بکات لەناو مەجلیسەوە ئیفراز بێت هەموو بنەما وەکوتمان بنەماکانی نەتەوەی گرتوەکانە بە پێچوانەی بنەما دەمارزانیەکانە پێچوانەی بنەما دەروونناسی و کۆمەڵاسیەکانە لەسەر پەروەردەکردنی کەسێتی تاک ئێمە بەداخەوە ئەگەر ورد بینەوە کەسێتی تاکی کورد کەسێتێکی سەقامگیر نییە متمانەی بە خۆی نییە بۆ چونکە بۆ چونکە کەرەستەی پێ نییە لە یەکێک لە توێژەرە ئەمریکیەکان توێژینەوەیکی کردووە لە بەراوردکردنێک لە نێوان منداڵی ڕۆژئاوایی و منداڵی ڕۆژهەڵاتیە ئەڵێ منداڵی ڕۆژئاوایی کە تەمەنی ئەبێ بە 3 ساڵ لە لێکسیکۆنەکەیە فەرهەنگی ئاوازەکەی کە لە مێشکایەتی 16,000 وشەی تایە
واتە 16,000 زانیاری بەڵام منداڵێکی ڕۆژهڵاتی 3,000 وشەیتایە بۆیە منداڵی ڕۆژهڵاتی ئەسلمێتەوە لە بەشداریکردن لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە لە پەیوەندی گرتنیە بەڵام منداڵێکی ڕۆژاوایی وینی زۆر جەسوورانە متمانەی بەخۆیەتی بۆچوونی خۆی هەیە ڕای خۆی هەیە حەزی لەمەیە حەزی لەوەنیە داوای ئەمە ئەکا ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە بەو فەرهەنگە ئاوەزی کە ئێمە چەندێک گەنجینەکەیمان دەوڵەمەند کردووە کە ئەویش بەپێی پەروەردە ئەبێت و ئەرکی پەروەردەیە بەڕاستی کە چۆن پێڕەوبەندانە مامەڵە بکە لەگەڵ زمانی دایکە کە بەداخەوە لەو لایەنەوە کەم زۆر سوپاستانەکەم دیارە دوو میوانە ئەزیز و بەڕێزەکەم هەرێک لە جەنابی پرۆفیسۆر دکتۆر شیلان عومەر کە پسپۆری زانستی زمانە و لەگەڵ جەنابی دکتۆر محەممەد قادر سعید پسپۆر لە سیاسەتی زمان کە لە هەولێرەوە بە سوپاسەوە لەگەڵم بوو ماندوو نەبن دەست و چاوتان خۆش بێ و کۆتایی بەرنامەکەش دیارە ڕووی دەمم لە بڵێن تەواوی بەرپرسەکانە جەنابی سەرۆکی حکوومەت جەنابی جێگری سەرۆکی حکوومەت وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵا قوتابخانە و خوێندنگەکان بەڕێوەبەرەکان مامۆستاکان خێزانەکان یەک شتەڵێم ئەڵێ نووسەرێکی گەورەی عەرەب هەیە ئەڵێت ڕۆژئاواییەکان بلیمەت نین و ئێمە مەبەستی ڕۆژهەڵاتیەکانە گەمژەنین تەنها یەک جیاوازیمان هەیە ئەوان پاڵپشتی لە کەسی کەوتوو ئەکەن تا سەری نەخەن کۆڵی لێ نادەن ئێمەش دژایەتی کەسانی سەرکەوتوو ئەەکەین تا نەیان خەین کۆڵیان لێ نادەین تکایە باوکاری و کەسانە بکەین کە ئەیانەوێت زمانی کوردی وەکو زمانی دایک زمانێکی زیندوو زمانێکی بەهێز بمێنێتەوە بۆ ئەوەی لە داهاتووە ئێمە تووشی هیچ مەترسیەک نەبی یەک نمونەی دیکەشە گەڕمەوە هاوڕێیان تکاتان لێ یەکەم کاتم پێ ببەخشن لە ئیمارات کاتێ محەممەد بن ڕاشد ئالمەکتوم زانی زمانی عەرەبی لە مەترسیە شتێکی ڕاگەیان بە ناوی تحدي القراءة العربي چالنجێکە ئاڵنگاریەکە نازانم کێبڕکەی خوێندنەوەی عەرەبیە هەموو مناڵێکی عەرەب بۆی هەیە لە هەر شوێنێکی دنیا بێت بە تایبەت لە نیشتیمانی عەرەبی خۆیان بە زمانی عەرەبی کتێب بخوێنێتەوە بە چەند قۆناغێک لە پۆلی یەکی سەرەتایی تا 12 ئامادەیی ئەتوانێت بەشداری بکە ئەڵێ ئەمانەوێت گرنگی بۆ زمانی عەرەبی بگێڕینەوە ئەڵێ ئەمانەوێت کەلتوری خوێندنەوە بە زمانی عەرەبی زیندوو بکەینەوە تەنها ئاماری 365 ڕۆژتان پێڵم لە ماوەی 365 ڕۆژە لەلایەن مناڵانی عەرەبەوە کە ئەبێت لەو ماوەیە 50 کتێب بخوێننەوە لە دوای دەست پێشخەریەکەی محەممەد بن ڕاشد ئالمەکتوم لە ئیمارات لە 365 ڕۆژە مناڵانی عەرەب 150 ملیۆن کتێبی عەرەبیان خوێندۆتەوە ئایا قورسە کێبڕکەیەکی وا لەسەر ئاستە جیاوازەکان لە ناو قوتابخانە حکومی و گشتی و ئەهلی و تایبەتەکان ڕابگەیەنین ئێمە لە هەرێمی کوردستان کە وەزارەتێک بچێتە ژێرباری هیچ قورسێکی تیان نییە من زیاتر ناڵێم خەمەکان زۆرن ئێمە باسمان کرد ئێمە گەیاندمان هیوادارین وەزارەتەکانیش هەر یەکە و لای خۆیەوە خەمێک لەم بابەتە بخۆن سوپاسی تەواوی ئەو هاوڕێیاناکەم کە ئەم شەو ئەو بەڕێزاناکەم کە ئەم شەو لە بەرنامەکە میوان بوون سوپاسی تەواوی هاوکاران مەکەن کە ئەو پەڕی هەوڵی خۆیان دەدەن کە بە باشترین شێوە ئێمە لەسەر شاشە دەربکەوین بەرنامەی نەرمەهێز هەموو شەممان و چوارشەممانی هەفتەیەک لە سەعات 9 شەو لە سەر شاشەی کوردستان 24 پێشکەشەکرێت تا بەرنامەی داهاتوو ڕێزی یادگارفایەق و تەواوی هاوکارانم قبوڵ بکەن ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن خواتان لەگەڵ